دەی ژیانی دنیا ژیانێک ئاوا کەم بێ، زۆر کورت بێ، زوو تێپەڕ بێ، پڕ لە نەزاندراو بێ، ژیانێک کە هاتی هیچت پێ نەبوو کە دەڕۆی بەدەستی خاڵی بە قوماتەکراوی بە کفنێکی بێگیرفانەوە دەڕۆی. باشە ژیانێکیش کە لەم ناوەندەدا بەخوا نەخۆشی زۆری تێدایە، ژانی زۆری تێدایە، مەراقی زۆری تێدایە، ناڕەحەتی زۆری تێدایە. بەخوا ژیان بەڕێزان وامەزان ئەگە تۆ خەمباری بەست تۆ خەمت هەیە. ژیانی هیچ مرۆڤێک خاڵی نییە لە خەم، ژیانی هیچ کەسێک پڕ خاڵی نییە، بەتاڵ نییە لە کەم و کوڕی. هەر کەسە گرفتێکی هەیە، هەر دڵە شکانێکی هەیە، هەر مێشکە ناڕەحەتێکی هەیە، هەر مرۆڤەی کەلێنێکی پڕنەکراوە لە ژیانیدا هەیە کە خەر خۆی خوا دەزانن. کەواتە ژیانێک کە ئەوە ئەمە حاڵیەتی پڕ لە ژانە، وەکو وتراوە ژیان ژانە، ژانیش سەرەتای ژیانە. ژیانێک ئەگەر ئاوا بەسەر بڕوە، منداڵی ئاواتت ئەوەیە ببی بە گەنج و لاو، هاوسەگیری بکەی، خێزانت هەبێ، منداڵت هەبێ، بە هەمووی دەگەی. ئاواتە دەیەوە بێت پیاوێکی پیاوانە، ژنێکی گەورە و سالار و سەنگینی ناوماڵ، وشەی دایل لەلایەن منداڵەکانتەوە گوێ لێبێ، هەمووی دەبینی کە چێنجە لە پیریدا ئاوات دەخوازی خۆزگە گەنج ببوومایەوە. ڕۆژگارێک خواخوات بوو زوو گەنج ببی بە گەنج، زوو بی بە پیاماقۆڵ، ئێستا ئاواتی گەنجەتی دەخوازی. ڕۆژگارێک گاڵتت بۆ کەسانە دەهات کە دەیانگوت عینەکەم پێنێت چاومشتم بۆ ناخوێنرێتەوە، تۆ من لە دووری چەندەوە دەیخوێنمەوە. ڕۆژگارێک گاڵتت بۆ کەسانە دەهات کە دەستی بۆ ئەژنۆی دەبرد و لەسەر کورسی نوێژی دەکرد و کە هەڵدەستا تاوێک ڕادەوەستا لە تاوی ئەژنۆکان و چۆکی دێشا پشتی دێشا. ئێستاوە لە دەردەکە لە خۆتە، هەر نەتزانی کەی گەیشتی ئەو تەمەنە ئەو مۆڕەشە جوانانە نەمانزانی کەی سپی بوون، کەی بەجێیان هێشتین ڕەشی و جوانیەکەیان. کەواتە ژیانێک ئەگەر ئەمە بێ، هەر ئەگەر هەموو پارەی دنیا هی تۆ بێ، هەموو پاروی چەوری دنیا هی تۆ بێ، هەموو پلەکانی بەرزی سەربازی و سیاسیت بڕی بێ، شەهادە و بڕوانامەی باڵا لە پشت سەرەوە هەڵواسرا بێ، وەڵڵاهی هیچە ئەگەر ئەو سەری بەهەژ نەبێ. هەر زۆر بە ناڕەحەتی تێپەڕت کردووە، هیچە ئەگەر پەنا بەخوا لەو سەریەوە نەچێ بەهەشتەوە. دەی بەچی بچینە بەهەشت؟ جاکە چوینە بەهەشت یعنی ژیانی دنیامان بەختەوەر بووە. کە چوینە بەهەشت نیشانەی ئەوەیە ژیانی دنیامان بەهادار بووە. ئەو کەسانی کە بەهەشتین نیشانەی ئەوەیە کە ژیانی دنیایان بەهەدەر نەداوە، بە بەرنامە ژیاون، خاوەنی بیر و باوەڕ و مەبدەء بوون، کەسێک نەبوون لە کوێوە بای بێ لێەوە شەنکەن، کەسانی ماستاوچی نەبوون، کەسانی کۆیلە نەبوون، کەسانی بێباوەڕ نەبوون، کەسانی بێمەبدەء نەبوون، کەسانی بێوەفا نەبوون. بەهەشتی واتە ئەو کەسانی ژیانی دنیایان جوانە. چونکە دروشمی ئیماندار دوعاکەی ئەوەیە ڕەبەنا ئاتینا فی الدنیا حەسەنە ئەمجا وفی الآخرەتی حەسەنە وەقینا عەذاب النار. ئەوەی کە حەسەنەی قیامەتی هەیە و قیامەتی ئاوەدانە و جوان و ڕازاوەیە، ئەوە بەرهەمی ژیانی دنیای جوانە. کەواتە گە تۆ لە دنیادا تەنانەت هەژار بووبی، نەخۆش بووبی، بێلا نەبووبی، ئاوارە بووبی، ستەمت لێکرابێ، مادام بەهەشتت هەیە دنیات هەر جوان بووە، دنیاکەت هەر حەسەنەیە هەر ڕازاوەیە.